سڵای خۆی گەورە لە تۆ لە تاوی بنەرانی کەناڵی ئەسمانەکەی محەممەد ئێستا لە یاریگای یانی شەقلاوە ئەمڕۆ یاریەکانی هەفتەی دوازدەی کولی پێچ کوردستان سەرجەمیێتی وەکوی خۆشە زانیاری پێکەوە یاریەکانی کولی پلەیەکی کوردستان ئەمساڵ جیاوازتر بەڕێوە دەچێت بێت بەڕێوە دەچێتەوە حەبدەتی کە بۆیە هەر تیپەی 16 یاری ئەنجام دەدا بە هاوکارم دیمەنەکانتان نیشان بدە میش سەر قسەکانتان بۆ دەکەم ئەمە دیمەنەکانی یاری شەقلاوە شێخانە یاریەکە تاوەکو ئێستا هیچ بە هیچە یاریەکە کەمێک درەنگتر دەستی پێکرد نزیکەی دەخولەکێکی لێ بەڕێوە چوە شەقلاوە فشاری زیاترە بۆی بتوانێت بۆ تۆمار بکاتن محەممەد ئەمساڵ کە حەفدەتی بەشدارە لەم حەفدەیە چواریان دادەبەزن بۆ پلێ دوو بە چواریشیان سەر دەکەون بۆ خولینای بۆیەوە لە ئێستادا ڕێژەی یانەکانی خولینایی کوردستان 12یان پێشتر کوردستان دەیەوێت جارێشتر ئەو پلانە جێبەجێ بکاتەوە کە ڕێژەی یانەکان زیاد کاتن تاوەکو زۆرترین یانە لە خولینای بێتن شەقلاوە وەرزی ڕابردوو لە خولینایبی کوردستان دابەزی بۆ خولی پلەیەک بۆی ئەمساڵ بە گروتینێکی زیاترەوە خۆی بۆ خولەکە کۆ کردەوە زوو دەستی بە ئامادەکاریەکان کە ڕەفیق سەعیدی کردە ڕاهێنەری تیپەکە کە ڕەفیق سەعید دەتوانین بڵێن ئەزمونێکی زۆری لەوە هەیە کە تیپەکانی لە خولەکانی پلە دوو پلەیەک سەرخستە بۆ بەنمونە سۆرانی لە پلە دوو سەرخست بۆ پلەیەک و لە پێش سەرخست بۆ نایە بە چەندیانەیەش تریش بە هەماشەوە بۆیە ئەمساڵ شەقلاوە جیاوازە لە پلەکە لە 11 یاریکە ئەنجامی داوە 9 یاری سەرکەوتی تۆمار کرد 2 یاری یەکسان بووە تەنها یەک یاری لەو 9 یاری کە سەرکەوتی تۆمار کرد بەهۆی ئەوەی کەوە یەکێک لە ئەندامانی تیپەکە هێرشێکی لەسەر ناوژان سێخال یاریەکە لێ وەرچیەوە ئەگەنە شەقلاوەک و ئاست وەکو ئەنجام ئەمسا زۆر باش دەرکەوتن بەڵێ محەممەد پاژەم یاریە یاری شەقلاوە لەگەڵ زانکۆی جیهانە لەنێو هەولێر دەبێتن بەڵێ بێگومان لەگەڵ بازیان بوو بەڵام محەممەد ئەمڕۆ ئەگەر شەقلاوە سەرکەوتوو تۆمارکە دەتوانین بڵین ئەگەر بە ڕێژەی 100 مسۆگەرینەکە بە ڕێژەی 90 بۆ 95 سەرکەوتن بۆ خولینایە مسۆگەر دەکات بۆ وەرزیداهات و ئەگەر لەم یاریش نەیتوانین سەرکەوتن سەرکەوێت لە یاری داهاتوو دەتوان بێت تاڕادەیەک توش ئاسنجی دەبێتەوە بۆ یەکەوە زانکۆی جیهانیش لە ریزبەندی دووەمی پلەکەی یان لە ریزبەندی سێمە هەوڵ بۆ دەداتن کە ئەویش بە هەماشی ئەو خەونەی کە وەرزی ڕابردوو بەدەستی نەهێنا لە کۆتا یاری لە دەستیدا ئەویش دەیەوێت سەرکەوێتن و ئەمڕۆ لە شار سلێمانیش بابانیش بە هەمان شێوە یاری هەیە لە پلەی دووەمە 22 خاڵی هەیە بە هەمان شێوە نزیکە لە گەیشتن بەنایە بەڵام ڕەنگە بەبردنەوەش ئەم هەفتەیە سەرکەوتن سۆگەنەکە بەڵام نزیک بێتەوە لە سەرکەوتن بۆ نایە بەڵێ دەیەوێت لە وەرزی داهاتوو بیکاتە 14یانە لە دواتر بیکات بە 16یانە بۆی کەوە ڕێژەیانەکان وەکو پێشتر لە 16یانە بێتن تاوەکو زۆرترین یاری ئەنجام بدرێت زۆرترین ڕوبەڕووبوونەوە لە نێوانیانەکان هەبێتن ليه قرر ليه؟ روزي
ايمن بيجر الايمن
مستوى مستوعب مستوعب حاول حاول قلتي عافية خالد عافية
شنو؟ وين؟ 4 ثانية. نوتشي. واتس. صدق البرنامج.
تاريخ تاريخ Bir saniye şuna. O tava inzara. Ah.
كاكا ليه ده دي
Ajda.
هذا صالح. ما بقول الجوزة. مالي. لا والله يستحر هذا دقائق حتى الشيء. بس اسمه نفسه.
دەستا گەنجۆ برا ناکە ناکە سەرەتا بەنای خوای گەورە میرەبان توانیمان ئێسێخاڵی یاریەکە بەدەست بێنین سەرەتاکان یاریەکە بۆ ئێمە زۆر قڕز بوو بەڵام سوپاس بۆ خوای گەورە کەوا لە دوا خولەکەکان توانیمان سێخاڵەکە بەدەست بێنین ئەو یاریە بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بوو لەبەرەوەی لە سەداڕە یعنی ئەوەی خۆمە قەیمتر دەکەین یعنی بۆ ئێمە ئەو سێخاڵە زۆر زۆر مهم بوو بە زمانی بەڕۆژیش ئینشاءالله پەنا بە خوای گەورە وەڵی لە خوای گەورە هەستێک زۆر زۆر خۆش بوو بەڕاستی ینی هەستێکە کە یعنی ئەو دەربڕینی زۆر کەمە بەڕاستی زۆر سپاس وڵی سەرەتاکان یعنی دەستپێکردنی یاری ئێمە زۆر بابرم ینی بە خراپ دەستمان پێکرد لەبەرەن دێشێتی تیپی بەرامبەر زیاتر یعنی خۆی فەرز کرد بەسەریمە بەڵام دواترێ لە خوای گەورە بە زیادبی یعنی بە هەندێک گۆڕانکاری توانرا ینی بابرم پێکاتەکەمان باش بکەینەوە الحەمدلله شەقلاوە دوای یەک وەرزدابڕان لە خولی نایبی کوردستان لە ئێستادا لە پێشەنجی خولی پلەیەکی کوردستانە و پێیەکی خستۆتە نایاب شەقلاوە لە چوار یاری داهاتووی تەنها پێویستی بە پارێزگاریکردن لە پێگەکەیەتی تاوەکو وەرزی داهاتوو لە ڕیزی گەورەکانی کوردستان بێت حوسێن محەممەد کەناڵی پێیام شەقلاوە